سلااوتەن لەوێ بەڕێزان لەم سێڵقەی دوایی لە ڕێی بەسەرهاتی کاک ئەنوەر شەمەی و کاک عەبدولۆ ئاشنا هەندێک لە چیرۆکەکانی گرتوخانی سەماوە بووین. ئەو دوو برا بەڕێزەوە کوا بوو هەرێکیان بەسەرهاتی خۆی گێڕایە، بەڵام کوا بوو چیرۆکێک بگەڕون، هەردووکیان یەک چیرۆک بگەڕون، هەرێکیان بەشێکی چیرۆکەمان بۆگەڕێتەوە بە هەردووکیان وێنە یەکتاو بکەن. بەڵام سەرڕای ئەوەش هەندێک شت هەبوو لە بیریان چوو باسی بکەن. یەکێک لەوانەی تر من ناچارم لارە ئەمڕۆ بتان بگەڕمەوە لە بەرەوەی خاوەنی چیرۆکەکە خۆی ناتوانێت بەشدار بێ. من ئێستا ئەمەتان بۆ ڕوونەکەم و پێشەوەی میوانی ئەمڕۆتان پێ بناسێنم. کاگەنۆر لەو دوو ئەڵقەی کە تۆ مارمان کرد باسی ئەو ڕووداوای کردەوەی کە براکەی پێشمەرگە بۆ هاتۆتۆ ماڵەوە. ئەم خوشکەشی لە ماڵی خۆی بۆ یانی شووی کردووە، هاتۆتۆ بۆ سەردانی براکەی. ئەوە سوتفار ئەو شۆیە کە هێزانامدەکانیان بەسەر ماڵەکەیانە لە ناو ماڵەکە ئەبێ بە شەڕ دوو ئەمنە کوژریان سیان برینارە بن وەحاصل ناچینەوە ناو تەفاسیلە. ئەم خوشکەی هەموو ئەم شتانی بە چاوی خۆی بینیوە، خوشیکشی لێ برینارە بێ. پاشان لە سوژنا باوشی و برایەکی گول لە بارانەکرێن و ئەم ڕەوانی گرتوخانی سەماواکرێن لەوێ. مناڵێ بێت ئەی نێرم بۆ نەخۆشخانە. کاک عەبدول لە بەشی لەو بەشەیە کە ئەو بۆمانە گێڕێتەوە چیرۆکە کە باسی ئەوە کاڵێ یەکێک لە ئەفسەرەکان بە منی وتووە ئەو خانمە دوو مناڵی بووە باز هێزێکی دیار نەماوە. ئێتر ئەم مۆقیفە بۆ من زۆر هەندێک زەحمەت بوو چۆن تەعاملی لەگەڵ بکەم، چونکە کاگەنۆر باسی شتیوایی نەکرد لەو بەشەی خۆی. لە تەلەفۆنا بۆ منی باس کرد کە خوشکێکی لەوێ مناڵی بووە، بەڵام لە کاتی کۆمارکردنی بەرنامەکەت لە بیری چوو بۆ باسی بکە، لە بیرمان چوو هەر حاصل بەهەرحاڵ. دوایی تەلەفۆنم بۆ کردەوە بۆ کاگەنۆر وتم ئەو خوشکەی تۆ کە بیرت چوو باسی بکەیتەوە بەرنامەکە کوڕی بوو بوویان کچی بوو؟ وتی وەڵا ئەوە جمکی بوو، دوو کوڕ بوون بەس کوڕێکیان دیار نەما. کاک عەبدول وتی یعنی وا قسەی کرد کە ماڵی خۆیان ئەو شتە نازانن، بەڵام سێرم کرد کاگەنۆر دەزانێ. وتم خوشکەکەت ئەمە ئازانێت بێگومان؟ وتی ئەرە وەڵا ئاویش ئەزانێ. ئەتر وتم یارمەتی هەیە ژمارەی ئەو خوشکت قسەی لەگەڵ بکەم. کاگەنۆر زۆری پێخۆش بوو، وتی مەحاولە بکە ئیقناعیشکی کە بێتە بەرنامەکە بۆی چیرۆکەی خۆی بگێڕێتەوە، چونکە حتمما ئەو زۆرش دەزانێت کە من نایزانم ئەو لەگەڵ خێزانی فلان و فلان بووە، ناوی هەندێک کەسی هێنا کە لەوێ بوون و لە بەشی ژنان بووە، حتمما زۆر چیرۆکی تری لایە. سەرڕای ئەم چیرۆکی خۆشی، چونکە بەڕاستی ئەگەر تەماشا بکەی ئەمان خێزانەکەیان باجێکی گەورەیان ناهی ڕووداوێک، بەڵام ئەم لەناو هەمویانە باجێکی لەوان گەورەتریشیاوە لە ئەندامانی خێزانەکەی خۆی گەورەتر. مناڵێکی دیار نەماوە کە بە تەلەفۆن قسەمان کرد، زۆری پێخۆش بوو، حەزی کرد بەشداری بەرنامەکە بکە، بەڵام وەڵامی کۆتایی نەیامەوەتی با بیرێکی لێ بکەمەوە. پاشان وتی ناتوانم لەبەرەوەی کوڕی ڕازی نییە و هاوسەرەکەی بەدڵی نییە. ئەم خاتونە ئەم کوڕێک کە ماوە ئێستا لە بەریتانیایە، ئەو کوڕی وتی هیچ مشکلێکی نییە، حەزی شەکا بەشدار بم. ڕاستەکەی تر من وتم ژمارەی تەلەفۆنی کوڕەکەتم لەرێ با قسەی لەگەڵ بکەم بزانم سەبەبەکەی چییە. وتی لە ترسی کۆمێنتی خەڵکە، من دایکم بێت معاناتی خۆی بگەڕێتەوە
خەڵک لە کۆمنت قسەی بەرز و نەزم بنووسن و من ئەوە دایکمە بەڕاستی پێم خۆش نییە وتی ئەوانەی خاڵیشم خوێنۆتەوە زۆر برینداری کردوم ئەوەی مەبەستی کاگەنوار بوو هەندێک شتکە نووسرا بوو بەرحاڵ ژنێک وەختی قسەم لەگەڵ کرد هیوایەکی بۆ دروست بووە ئەزای حەزی لێ بوو بەشداریان بەرنامەیە بکوتی بەڵکە کەسێک ئەم قسەی من ببیستێ ینی کەسێک ئەم چیرۆکەی من ببیستێتەوە تێگەشتم کە هێشتا هیوای هەیە دوای 35 ساڵ زیاتر ئەکات 35 ساڵ زیاتر بۆ دایکێک کە مناڵێکی دیار نەماوە جگەر گۆشەیەکی دیار نەماوە بەڵام ئێستا لە ترسی کۆمنتی خەڵک ناوێری بێدەم چیرۆکە بژێرێتەوە یەکێکی تر لەو چیرۆکانی کە زیندانی سەماوەیەوە لە ڕێی کاک ئەنوەر و کاک عەبدولەوە ئاشنای بووین چیرۆکی مامۆستایە کە وتیان مامۆستای سەدام حوسێن بووە خۆی و هاوسەرەکەی و 8 کچی لەوێ بوون بۆ منیتر ئەمە بوو بە پرسیار ئەو مامۆستا بەڕێزە بۆچی لەوێ بووە بۆچی ئەنی بێنە پێش چاوی خۆت باوکێک 8 کچی کەوت بنە مەترسیۆ دەسەڵاتیەوەی نەبێت کە بەرگریان لێ بکە دۆخێکی زەحمەتە بەڕاستی کچەکانی شێمەیان تەلەبەی کۆلیژ بوون تەلەبەی ئامادەی و ناوەندی بوون کەوتمە دوای ئەوەی سۆراخی ئەم چیرۆکە بکەم بینیم کۆمنتیان نووسی بوو دوو لە کچەکانی ئەو مامۆستایە کۆمنتیان نووسی بوو بۆ کاک ئەنوەر کە پشتڕاستی چیرۆکەکەی ئەوەکەنەوە بەرحاڵ دواتر کاک ئەنوەر هیمەتی کرد و ژمارەی پەیمانخانی بۆ پیا کردم ئەمڕۆ پەیمانخان لێرە میوانی منە پەیمان عەبدولکەریم حەزەکەم لە زمانی خۆیەوە ژێمان لە چیرۆکی ئەو بێت پەیمانخان بەخێر بێ خۆش بیاخوا هەر بژین ئێوە خەڵکی هەولێرن پەیمانخان بەڵێ خەڵکی هەولێری ڕەسەنین بەڵێ باوکمان خەڵکی گوندەکانی هەولێرە ناوی سیانیەوە مامۆستا عەبدولکەریم عەبدولقادر زێدبەجی کۆزەپانکەی گوندی کۆزەپانکەیە خەڵکی گوندی کۆزەپانکەیە مەسەلەی ئێوە چی بوو ئاوا خێزانێک بە تاوی ئەندامانی خێزانەوە کەوتنە سژنەوە بەڵێ زۆر سپاسی سازدانی ئەو چاوپێکەوتنە دەکەم زۆر سپاسی هاوڕایان کاک ئەنوەر و کاک عەبدولعەزیز دەکەم کە ئێمەیان بەبیر هاتەوە و زۆر بە ئەمانەتەوە باسی ئێمەیان کرد بەڵێ کورد خۆ دەزانی کە بەشی مەینەت و ناڕەحەتی بووە خێزانەکەی ئێمە بەهۆی ئەوەی کە باوکمان پەیوەندێکی زۆر بەتێنی هەبوو بە کوردایەتی و بە ڕەسەنایەتی و بە مەبدەئی کورد و کوردستان و نیشتمان پەروەری لە مێشتی چەقی بوو بۆیە لە مارەکەشی ئەو شتا ڕەنجیدایەوە بەڕاستی لە ناو کچ و کوڕەکانی ڕەنجیدا بۆیە هیچ کەسێکمان لەو ڕێە لەمە نەدابوو ئەو بوو کە دێمەوە سەرباسی باوکم کە چۆن بووە لە مەسیرەی حیاتی خۆی بەڵام هۆی سەرەکی گرتنمان جیرانی براکەم بوو و شەهیدکردن و ونکردنی شەهید هوشیار عەبدولکەریم کە ناسرا بوو بە شەهید بە هوشیارە سوور کە بەرپرسی ڕێخستنەکانی دەشتی هەولێر بوو لە ساڵی 1980 مانجی 12 تەسلیمی حکومەتیان کرد و ئیتر ئەوە بوو ئێمەش وردە خێزانەکەمان گەورە بوو ئەوی لە قوتابخانە ئەوی لە مالێ جیراین و ئیتر ئەو بوو بە مەسیرەکەی ئەو نەما ئێمەش ڕەوانی زیندانی سەماوەکراین و بەو شێوەیە ساڵی 1980 بەڵێ ئەوی باسەکەی فترەی پاش ئەنفالەوە پاش ئەنفال بەڵێ پاشی حملەکانی ئەنفال بوو بەڵێن پێشمەرگە هەر کشە بۆ ئێران
بەڵام ئەو نەیتوانی هەڵگشێت چونکە ئەو بەرپرسە ڕێخستنەکان بوو بڕیاریدا شەڕی پارتیزانی بکە هەر لە هەولێر ئەو نا یعنی چەند هاوڵ و برادری کەشی کە لە گەرمیان و لای کەرکک و ئەوانە مانەوە ئەوانە نەچوونە ئێران گوتیان ئێمە بەردەوام دەبین لەسەر کارەکانی خۆمان و شەڕی پارتیز لەکوێ ژیرە لەکوێ جیرە بزەبر لە سەیتەڕەی شاوێز ئەو لە ناو شار بوو نەخێر لە ناوشاکە شۆر دەبێتەوە بێتە بەکارەکانی خۆی هەستی دیارە ڕفیقێکی لەگەر بووە بە ناوی نامیق ئەویش شەهیدە ئەویش بزرە کاک نامیقش بزرە ئەوانە سیقا بەیەکەک دەکەن کە گوایە دەیانگەیەنتە دەشتی بەڕانەتی لە بەڕانەتی لای دەشتی بە حرکە و ئەوانە لەوێ دەست پێ دەکاتەوە درێژە پێدانی خەباتەکەی و برێن تەنزیمەکان ڕێکدەیەخیتەوە دێن چەکەکانیان دیارە لە ناو سندوقی سیارێ دەبی بە سواریش دەبی و بزانم هەراوە هاە چونکە ینی حادیسەکە بە ڕاستی نەجێڕا لەبمە ئەو کەسە خەبەریدا بوو لە سەیتەڕی شاوێز یەکسەر مەفرەزە لەیان ڕاوەستا بوو ئیتر لەوێ دەست بەسەر دەکرێت ئەوخوای لەکوێ هاتبوونەوە ئەوان لە پس منطقەیەک لە چی دێنەوە لە پێشمەرگە لە خەتێ بوو لەو منتیقانە بوو ئەوانە شۆڕ دەبنەوە ناچنە ئێران دوای حملەی ئەنفالەکە ناچنە ئێران و شۆڕ دەبنەوە دەشتی هەولێر هاتبوونەوە بێنە ناو هەولێر یان بچنە ئەو پێ دەڵێن بۆ هەولێر ینی درێژە پێدانی کاری سیاسی خۆیان و کاری ڕێخستنەکانیان لە دەشتی هەولێر لە ناو هەولێر جێگا نەبوو بە خۆت دەزانی حکومت تاو باڵی بەسەر هەولێر کێشا بوو بەس ئەوانە لە دەشتی هەولێر بە ئەنجامی کارەکانی خۆیان باشە ئەوان گیران ئێوەش هەر یەکسەر لەگەڵ ئەوان ئەو گیرانیان چۆن بوو یان نەخێر جیرانەکە چۆن بوو ئەو پێی دەچی لە 1 تا 5 جیرابی ئەمە ئاگەمە لە هیچ نییە خێزانە مانی 12 بەێ مانجی 12 ڕۆژێکیان بەیانی بوو بزەبت کاتی دەوامی برندەوام کەم بوو وەختی تەلبە بەڕێ دەکرا لە امتحاناتی نوێی ساڵ شتیوە من ئەو کاتە مامۆستا بووم خۆم حازر دەکرد بچمە قوتابخانە ئاوێنەیەکمان هەبوو لە هۆڵەکە لە پڕەچی دیتم ناو ئەو ئاوێنەی پڕ ئەوە بوو پیاوی سەر بە جەمەدانی و شەبقەی سوور و ئەوانە سیر دەکەم و تاوەخ کرانی یەکسەر دەرگای مەتبەخیان کردەوە هاتنە ژۆرە تۆ لە ئاوێنەکەەوە بینی بەرە لە ئاوێنەوەکەەوە یەکەم جار بینم باشە ئەوە چییە هەر هیچ وەکو بلێ زمانم لال بوو هیچم پێنەگوترا یەکسەر لە بابمیان پرسی کو ناوەکەیان دەگوت کواوە لە کوێکاوە لە چێ وڵا لەو سەیر و بەینا بخۆیان بە پێلاکە دەرکەکانیان کردەوە باوکم نست بوو زوو بوو چونکە هەشت نەبوو هەشتی سبینی نەبوو ئیتر باوکم نست بوو لە خەویان هەستاندەوە فەقیبای نەخۆشیش بوو زۆر قەلق بوو لەسەر ئەو بەسۆزە ئەمە چونکە بابم زۆر دەگیرا و بەردەدرا و یعنی زۆر ئیزعاجیان دەکە ئەمەیان هەموو دەگرت بام بڕیاری داگوت ئێمە مالی خۆمان لە گەڕەکی ڕووناچی بوو لە هەولێر لە ڕووناچی ئەوە لێرانە بڕیاری دەگوتی ئەمە دەردەچین ماوەچی کاتی لێرە دەردەچین لە پێش چاوانە نەمینێن چونکە هەموو ڕۆژی منەزەمەی یارموک کرابەوە لەو ئیسکانەی ئەندە گوت لە بوو مەکرێتەوە یعنی برێم هەفتەی 2 جار دەهات نەمارێ بەیانیان ئێواران بەس مراقەبە بکەن بزان ئەمە لە چداینە کوڕمان نەمارەیە پێشمەرگە بوون لۆشتیوە تاقیبی مایان دەکرد ئەوە سەرباری ئەوەش تەلەفۆنکردن بەردەوام تەلەفۆنیان دەکرد بەردەوام وەرنا دائیرەی سبینێکە سعات 8 دەبی لە منەزەمە یارموک بن هەندێک پرسیارمان هەیە یعنی نەبوو زۆر ناخۆش بلو بابیشم ناخۆش ئەمە کچەکان گەنج بووین یعنی هەموو ڕۆژێ وەرە بە دوو یەکدری بکەوە بڕۆ ئەو منەزەمەیە بوو هەمووتان بچن بەخوای ینی هەندە زاد ئەگەر خۆیان بەهات بانە دوومان جیان دەکردەوە هەندە خوشک برام گچکە بوون ئەوانیان نەدەهینە بەس ئەمە ئەوانی وەزیفەمان هەبوو ئەمەیان دەبرد لەگەر بابوو داکەم ئەوەدا هەر مەوجود بوون ئەوەندایان دەبرد جا بابم بڕیاری داگوتێتە لە بندەستیوانە ڕزگار بن وش عەرەب بوون و بەخۆ دەزانی جاشیش هەر هەبوو ڕێ پیشان دەدان بڕیاری داگوتی لەو گەڕەکەیدا دەچینگەڕش حیسەدام هەبوو وتی دەچین گەڕەکەی شعبی بوو گوتی فترێک خۆمان کرد دەکەین لە وێندەرێ خۆمان دەشارینەوە هەتا لای بەلایەک دەبی ئەوجا ئەمە مارمان لەوێ بوو کە ژیراین لەو گەڕەکەی بوون لە ڕووناچی نەبووە بە سەردادانە لەوێ بوون بەسەریان دادەن ئیتر بابمیان برد 3 خوشتی گچکەم نەمارێ بوون لەگەڵ برایە گچکەکەم کە ئێستا دکتۆرە ئەو دکتۆر هەڵمەت خوشکەکانیشم میدیا
میدیاخان مامۆستا ئینگلیزیە ئێستا مدرسەی ئینگلیزیە دیمن مدرسەی کوردیە ئاواتشمان کاتب عەدلە ماشەڵڵا قانونی تەواو کرد هەمووشی عائیلەتی مرۆڤ دۆستی کورد پەروەری زانست دۆست بن یعنی وابن ئەزێتی کەسمان براکشتان لە بەغدایە کاک سەردار کاک حاکم کاک سەردار بەڕێنە خاننشی نەوش لە هەولێرە لە هەولێرە سەردار بەڵێ ئیتر سەری جەنابتان نێشێنم بەو شێوەیە ئەو مندارانەیان برد ئەو خوشکە گچکەکەم ئاوات خان کە ئێستا کاتب عەدلە دیمەن کە ئێستا مامۆستای کوردیە ئەوانیان لەگەڵ برایە گچکەکەم کە دەرم ئێستا دکتۆرە و دکتۆری مخدرە دکتۆر هەڵمەت لەگەڵ بابم زۆر لە داکەم گەڕان بە سەد تەسادف ئەم دوو خوشتی گەورم هەبوو شویان کردبوو خوشکێکم نەخۆش بوو دایکم ئەو شەوە لەوێن دەرێ بوو تو سێ شەو بوو لە لایوی بوو زۆر پرسیاریان کرد گوتمان خوشکمان نەخۆشە ئیتر ڕۆیشتن خوشکەکەی دیشم گوتیانە من ئەوەی بەجێدە ناوی میدیە ئەوش مامۆستای ئینگلیزیە مدرسە ئینگلیزیە گوتیان ئەوە ئەتوو ئەوەی بەجێ دەهێلین ئەو ماروحارەی خۆت ڕێگێخە ئەنگۆ نابین جارێ بۆ ئەم کە گوتیان زاری ئەمن دەبا فکر لێ بکەمەوە دیارە حملە چیت کە هەیە دژیمە سرد نێشێنم بابم و ئەو جەماعەتیان برد ئەوە کەنجیان بزەبت تقریبا دەیکرد هەفتەی دوازدە ئەوها براشم گیرایە ئەمە هیچ ئاگامان لێ نییە خەڵکزانی بیان لە ناو جاشوشتیوا قسەبرابوو بۆ بەس ئەمە هیچ ئاگامان لێ نەبوو چکە خۆمان شارد بۆ بەڕاستی پەیوەندی دەرێمان زۆر کەم بووبەوە بەس ئەمە ئەکسەکان داوامی خۆمان هەردەکرد شتێکی وهامان نەبیست بوو کە پێشمەرگە دەسلیم کرابی وشتیوا هیچمان نەبیست بوو ئیتر سەر نێشێنم ئەو ڕۆژی بووە هەڵاو چوم مالی خزمەکمان نزیک بەمە تەلەفۆن نەبوو نەماڵێت چونکە مۆبایل نەبوو ئەو کاتی تەلەفۆنم کللو داکەم وەرەوە حال و بەسەلەکی ئەو هەیە وەڵا ئیتر لە خزم و کەسەکان گەیاندرا هەتا چون پرسیاریان کرد ئەو گوتیان ئەوە کوڕیان گیرایە ئەوانە لەسەر کوڕەکەیان گیراینە بەو حارەی مەوزوعەکە ئەوە بوو تەبەن بەخۆت دەزانی بووە چونی و ڕۆڕەیەکە برام گیرە گوتمان ئەمە ئەو ڕۆژی بەڕاستی ئەمەلمان نەما کە بیبینینەوە ئیتر ئەوە بوو چونەوە هەر لەمارە خزمان بووین ئەو فترەیە هەتا کەنجی هەتا بزەبت 21 وەختی ئیمتیحان 23 امتحاناتی نیوەی ساڵ دەستی پێگر ئەمە کچەکان امتحاناتمان هەبوو التیزاماتمان هەبوو بەس لەو مەسافەیە ببوورە لەو مەسا لە هەفتەی 12 هەتا 21 بابەت گیرا بوو یان گیرابوون لە یەکەم جار کە جیران لە ئەمنی هەولێرێ بابم و دوو خوشکم لەگەڵ برایە گچکەکەم بەس ئەوان منداڵ بوون نە بەڵێ مندار بوون برایەکەم سەفی سێم تەوەستەی بوو خوشکەکانیشم یەکەچیان پێنجی چاری ئادادەی بوو ئەو کەی دیکە شەشی ئادادەی بوو باشە بۆ ئەوانیان گرت بوو تۆ لەوان گەورەتر بووی بەڵێ من گەورەتر بووم بە زۆر سیر بمیان گۆ مار و حارەی تێکنێ بەو نەوەی ڕۆیش نەدەرێ بەڵێ ئیتر ئەوە بوو مان ئەوە دێنە سەر 23 لە 23 تومەس پێشتر تاقیبیمیان زۆر کردی زۆر ینی ئەمە نەماری خۆمان نەمابووی نارم دوسێ مارە خەزمەوە لە دەورمە پشتی ماری خۆمان دەدیت پێویستمان بە شتێکی بوو دەچون ینی بەس دەرکەی مارێمان پێوەدا بوو ئیتر کە 23 لە ئیمتحانات بوو ئیمتحانی نوێی ساڵێ بوو مامۆستایەک هاتە دوم گوتی مامۆستا پەیمان گوتی یەکێک ئەتوی دەوێت لە دەرێ سێ پرسیارم هەیە چێ بۆ ئیمتحانات دەتانم بەم مدیرە بووە بزانم هەڵمێم ئاو نەبوو یەکە چیان بوو وتمەتانم بۆ ئیمتحانی قاعی بەجێهێرم بۆتی دیارە ئیشەکی زەروریە وڵا کە چوم کوڕێکی تقریبا ئەمری دەوروبەری 28 ئەو هادە بوو گوتی ئەتوو پەیمان عەبدولکەریمی وەنیە یعنی بە ئەکیدی گوتم بەڵێ گوتی ئەوە دەبی بێ لەگەرم هەتا دائیرەی ئەمن چەند پرسیارێکمان هەیە لێت بە کوردی بە عەرەبی ئەمنیش گوتم وڵا من بەچە ئەوە چی بەدەرتو بکەم ینی ناتوانم لەگەرت بێم پێویستە تەکید کەم کە تو دەم بێ دائیرەی ئەمن ئەم لێرە مامۆستامە و ناتانم بچمە دەرێ لە مەکتەبێ کاتەکەی ئێوەی نییە گوتی ئەوە مەبە خۆت قەلەق مەکە زۆر بەبەسێتی وی پێگوتم گوتی ئێستا دەچین ڕووناچی خوشتیشت لە دواناوەندی شۆڕشی کچان بووم ئەو کاتە ڕووناچی خوشکم لە دواناوەندی قەڵای کچان بوو ئەمە اختصاسم عەرەبی بوو مامۆستا عەرەبی بووم ئەویش مامۆستای کیمیا گوتی ئێستا دەچین ڕووناچی خوشتیشت لە دواناوەندی قەڵا هەڵدەگرین پێکەوە دەتان بین پرسیارەکانتان لێ دەکەن یعنی زۆر بە جوانی ڕێیەکیان خۆش کردبوو
دوایی کە بەر بوون بۆمان دەرکە ڕۆژی پێشترێ چوو بوون لێمانیان پرسی بوو مدیرەکانیان تهدید کردبوو بە نابی پێیان بڵێن کە ئەمە هاتینە لەوانە ئەنێوان لە ڕۆژی پێشترەوە ئەمریکا بزمان دەرچوو بوو بەس تاخیریان کرد بوو لە ڕۆژی دواتر بەیان یەکەی هاتن ینی زوو بجارێ هەتا لەو سەیر و بینەی دەڕانی سووران و ئەمنیان برد بالفعل ڕووناکمان هەڵگرت لەوێن دەرێ و ئەمەیان بردە ئەمنی عامەی هەولێرێ لە ئەمنی عامە تۆزێک دانیشتین گوتیان چاوەڕێ بکەن ئەنی وەکو بلێ بە ئیستیهزا پێیان دەبوتین ئەمنی هەولێر هەر ئەوە بوو کە لە ئەوەی دەزانی محلەی عەرەب لەوێن دەرێ دائیرەی گەورە بوو ئەوەی ئەسە بەشەکە لە ئەنجمەنی وەزیران وابزانم نا یان بخوای سەروبەری تێدا دەزانیت چێن دەرێ بوو بزەبت ئەمنی بەلدە هەبوو ئەمنی هەولێر هەبوو ئەوە عیادەی ددان هەیە ئەوزەم ئەو منتیقەیە بۆ هەندە سەرەوەی وانە بوو تۆ نازانی چۆ بوو بۆ چاوان بەستە بۆن یان چۆن ناوەڵا بەس یعنی چ بری دائیرەکان پێچاو پێچ بوو لەو کۆران لە و کۆران ینی بەوازهی ئەمان نەبە بەس ئەمن لەوێ بوو دائیرەی ئەمن لەو منتیقەیە بوو بەرحاڵ ئەم کوڕە بە تەنیا هاتبوو لە دوای تۆ دوو کەسیش لە یەکێک لە ژوورێ بوو لەگەری گوتی سایقیشمان لەگەڵا بە تەکسێک هاتبوونە دوای ئێمە یعنی ئەوان سێ کەس بووشان هەڵگرت ئەمنیان هەڵگرت بووینە چوار خوشکەکەشم ئەو زابتەکەی کە دەڵێم ئەو گەورەتر بوو ئەو لەگەرەمە دانیش لە پشتەوە ئەوەی لەگەری بوو لەگەڵ سایقەکەی ئەوانش لە پێشەوە دانیشن یەک سیارە هاتوو بۆ شوێن چۆن لە دوای خوشت و تۆ هە لە ناو سیارەوەی چاوەڕێت کردە ئەوە لە دەرگاکە چاوەڕێ بخۆیان چوونە خوارێ چکە لەگەم دیرەکەی ڕێککەت بوون سوێنێ دێنەوە ئەو هەمپۆنەوە ئای بوو ئیتر کە گەیشتی لەوێ نارم هەر دەهاتون لەگەڵ خوشکت هیچ لەس ناو سیارە قسەتان کرد هیچ بڵێن هیچمان بۆ نەدەکرا ئەو کابرا لە تەنیشتما بەستە مەشایەدەیمان کرد و چ بکەین زانیمان قەوما وەڵا لەوێ وردە گوتیان ئەوە ئێستا شتێکتان پیشان دەدەین هەر ئەو زابتە بوو کە هاتوو بۆ دوومان گوتمەخوا دەبیست چ ینی دڵت چ دەرێ چمان پیشان دێن کە ئەمەیان بردە ژوورە چیتکە دەبینی لەوێن دەرێ برایەکەم یان دەستی کە لە بچەکرا بوو دیار بوو ئاساری تەعجیبی لەسەر زۆر دیار بوو کەمەیان بردە ژۆرێ گوتیان ئەوی دەناسن بەش گوتمە ئابرامانە چۆن نایناسن هۆشیاری برامانە شەهید هۆشیاری گوتیان دەوەرن ئەوە ماچکەنە دوای هەر بەخۆیان زابتە چکەش لێ بوو دەستی بە پێکەنین کرد وتی ماچلۆ چییە ئێوە غەریبیتان کردیە وتیەوە هەموو شەوی ئەمەلێ هەبوو لە ناو هەولێرێ بچینە هەموو شەوی پازیدا بیتەمارێ تەبەن وەش نەبوو بەس ئەو هەمان لۆ تێکوشرا بوو هەمان لۆ تێکوشرا بوو یعنی دەرچوون لێی زۆر زەحمەت بی وەڵا پێش ئەوەی ئەمە قسەی بکەین برێنوە نییە ئەو بەخۆی قسەی کرد بخۆمان ئەمە هەمومان عەرەبیشمان باش بوو گوتی بشەرەفی گوتی ئەمن لە ئەوە لە مفاوەزاتەوە وتی نەچینەوە ماری بابم ئەو خوشکانم لە مفاوەزاتەوە نەدیتە چکە مفاوەزاتەوە بوو پێشمەرگە هەمووی دابەزی و ئاشکرا بوو ئەو کاتی ئەمە ئاشکرا بوون بە یەکجاری ئیتر ئەو قسەی هاویشت ئەمە بزانین کە وەی گوتی گوتتی ئەوانم نەدیتی ئەمە عیلاقەمان بە هیچ دانیە گوتی ئەنگۆ ئەوە ئیشیش دەکەن لەگەری یارمەتی دەدەن وەی بەمە گوت بە هەردووکمان ئەوە ئێوە بەرەو ڕووی یەک وەستاون لەگەڵ براکە لە ژوورێکە ڕاوەسان ئەوش بەرامبەرمان زابتەکە یەک لەو لای بوو یەک لەو لای بوو جە بەڕاستی چەند بوونەتان بینی بوو کە لەوێ بۆ نەعابینیتانەوە لەخۆی هەتا کاکە سەلاموانیش باس دەکەن و بزەم کاک ئەنوەر باز ئەفو ئامەک هەبوو لەو خلال ئەو ئەفو ئامی پاشی ڕاوەستانی شەڕی عێراق و ئێران زەمانگە بوو هەندێکیش درێژ کرایەوە ئەو هاتەوە بەس کە هاتەوە ئەمە ینی کە گوتی بە سەردان هاتیمەوە ئەمە نەمانزانی ئەو داخۆ بە ئیشی خۆی هات ئەو دوسێ ڕۆژ نەمالێ بوو بە بەیانیەک زوو هەتامە لە مەکتەبی هاتینەوە ڕۆیشت بووە نەمالێ نەما بوو ئەو دەوروبەری مانجی نەودا ئەوها هاتبووە ئەنی ئەوەندە بوو نەماندیت بەس ئەو زوو زیرەک بوو بەڕاستی زیرەک بوو ڕێخستن لە بەندەستی دەبیت زیرەک بی زوو ئەو قسەی هاویش کە ئەوقسەی هاویش کە بزانین ئەمن خوشکم ئەوە هیچ ئاعترافەتی نەکرد دەبرێ نەمالێ بوو شتێکیوە ئیتر سرت نێشێنم گوتیان گوتیان ئەنگۆش باش یارمەتیتان دەداونیە ئیشی هەولێرێ ئەنگورەتان کرد ویان بە خوش من و ڕووناچی خوشکم بوو لێرەش ڕووناچی خوشکم تەدەخولی کردنەوە سەر ڕووناک گوتی ئەگەر ئەمە تەدا ئەوەمان هەبە عیلاقەمان هەبە لەگەر ویشانە ئەمن و خوشکم بڕۆن لە مەکتەبێت تەکیدکەن بزانن چەند غیابمان هەیە بە حیاتی خۆی گوتی ئەمن خوشکم یەک ڕۆژ غیابمان نییە سبەینان دەردەچین ئێواران پێکەوە دەگەڕێنەوە ماڵێ چکە ئەمە ملتەزیمین بە داوامان ئەدی کە داوامان کرد کە ئەو ئیشانە بکەین
تر وەبوو ئەمە کەسمان ڕێخستن و شتیوانە بووی ئەودا قسەیە ڕوویدا لەوەی نارم گوتیان وەرن ماچیکەن براتان کە ئەمە وستمان بچینە پێش وایان گوتیان خۆ غەریبی ناکەن گۆ هەموو ڕۆژێ نەمانێ بۆ وایان گوت ئیتر یەکتریمان ماچ کردو ئەگوتی خەیدینێ وەرن ماچی بکەن و زابتەکەوەی گۆ ئیتر ئەو خوا حافیزیە بوو هەر ئەوەن دەبوو ئەمایان بردە دەرێ ئەو ماوە لە ژوورەکەی وتاوە بەس ئەوەندەی بەبیرم دێ هاوڕەکەم لێداوە دەست کە لە بچەچیتم لە دەستی بوو دەستی لە پشتەوە کرابوو بۆ شێوەیە ترەوە ئاخر بینی ئاخر بینیم بوو بەڵێ ئاخر هەوار و ئاخر بینی هەر ئەمن و ئەو خوشکەشم دیتمان بە کەسیتکیان نیشان نەدا هەر سەیریان پێ هات یعنی مارێ ئەدیان گۆلۆ بە من نیشان نەدرێ نەمانزانی و سیاسەتە چوو لۆ ئاشکرا کردی هەندێک شت بوو نازانم لۆچی بوو کە بەمایان نیشان کە ئێوەیان جا کردەوە ئەنجا ئێوەیان بۆ کوێچوون ئێمەیان بردە ورفەک ئەو کاتبەکانی لێ بوو معلوماتیان لەسەر ماخر دەکردەوە چەند ساڵە مامۆستانە ئەو شتانە تر لەو قسانەدا بووین تۆسە کسە بردە ڕۆیژ ئیشەکان دەبینین دەرکەکرایەوە دوو خوشتیت کەش یان هی ناژوورێ زۆر سەیرمەی کسر پێیان مانگۆ گوتمان ئەو دوو خوشکەم مامۆستا بوون لە باسرمە گوندی باسرمە هەیە سەر بە حەرێ بەڵێ لەوێ بوون ئەوانیشیان بە سیاسەتەکی نابووە هەولێرە دوورە باسرمە فەقی لێدایان گوت لە ڕێ دەهات نەخوارێنانیان دەخوارد و فشیان بە پێشمەرگەی دەکرد و ئەنماوە شکال شتی خراپ بەس گوتی یەک لە زارەکان وەزەم لە شەقلاوەیە وتی ئەمەیان بەزێ هێشت چوونە نانیان خواردیە گوتی یەک لە ئەوەکان حرەسەکانیان چمکان نەفەرەچیان بەزێ هێشت لە گەریان گوتی دەگریە فرمێسک لە چاوی داهاتە خوارە لای ناسن خوشکەکانم بەس پێیانی گوتی بۆم گۆپارەتان پێستان پێ هاتیینە ئەو خوشکانم داوام تاوا بووە کە چوینە دوێن جانتاشیان نەبرد بوو لە گەرە خۆیان هەر چۆن خۆیان گۆڕی بوو تەبان کە یەکێک لە مەکتەبێدا پێ دەبی خۆیان بگۆڕ بەزەکی ڕستمی بچن کوچوو بنە مەکتەبی ئەو هەدەست بەسەریان کردبوون گوتی جانتا شتمە هیچمان پێ نەبوو گوتی ئەو کابرا زۆری سیر پێ هات گوتی ئەمگۆ پارە کشتەکتان پێ خوشتیشم گوتی ئەمگۆ مەتان کوهینە پارەی لە چێ هەلگرین ناوەڵە هیچمان پێێنێ نازان چێوەشمان دەبن گوتی ئەوش نەی دەزانین گوتی منیش نازانم چێوەتان دەبن گوتی دەستی خستە جیرفانی وەبزانم دەوروبەری 20 دینارە چی دابوونێ گوتی بووی هەر ئەوەن دەم پێەیە بەس ئەوە ئەمانەت بی قسەی نەکەن نەکو پێویستان بە پارەی بگوتی ئەو پارەی بە دزی خست بۆ دەستی ئەوە پرسەنجی خوشکم پرسەن گوتی ئەوە لەبیر نەچی ئەو قسەی بکەی ینی نازانم ئەو ئینسانیت تەقیمەی ئینسانیت بۆ لەو دەمەی ئەوە عەرەبوون گوتی کورد بوو کورد بووە کورد بوو کوردیان لەگەڵ بێتیر بەخۆ دەزانی ئیشەکە بە کورد دەکرا وەڵا ئیتر ئەوە بوو ئەوان کە هاتە یەکسەر پێمانگو کا هوشیارتان دیت گوتیان ناوەڵا لۆنگۆ دیتان گوتمە بەمایان نیشاندا ئەوان زۆر هیلاک بوون زۆر ئەمە لە هەولێرەوە گیرابوون بۆ شێوە نەبوون بەس ئەوان زۆر بێسەر و بەریان دیت بوو لە ڕێگا و لە ڕێگا هینابیانیان زۆر حالیان سڕ بوو ئیتر ئەوە بوو نایوانش نووسراوە تا ئێوارەکەی دەم و مەغریب بووەوە ئێمەیان هەر چارمان پێکەوە بە سارەی خۆیان دایم ساری تەسفیراتیان بەکاردەگینە ئەمەیان بردە سزنی شورتەی هەولێر سارەی چی بوو سارێ ئەمن وشتی ئەمن ئەزانم ئەمانێک کە کەپسە و داخل بەڵێ زۆر سواری ئەو سیارە بە هەر زوو ئەو سیارانیان و دەهینان بەس ئەوە وەبزانم ئەوە سیارە چی برێن بۆ دەرز ئیشورتەی زۆر ئەوەتر بوو ئیوان ئەو چی برێ پاسێکی بسوگمینی پاسەکان بۆ ئەوها ئەمەیان خستە ناوی ئێمەیان برد بەس ئەو خۆ چەند دەزانی چەند ئەمن وشتیوەمان لەگەڵ بوو لە شورتەی ئەمە هاترەخوا ناوەکانیان وەرگرت و دیسان ئەمەیان بردە لای بابموان چەند کەسمانە ئێستا لە دەرێ دایکممایە ئەو خوشکم کە نەمارێ بوو تەسلیم نەبوو خوشکە چیت کەشم نەزامی ئەی بۆیش داوامی دوور و درێژ بوو ویش مامۆستا ئاهەنگ قسم ریاضیاتی تاوا کرد ئەو کاتە ئەو لە دەرێ بوو لە دایکم بوو میدیای خوشکم بوو ئەوانە لە دەرێمانەوە وەڵا خوشکەکەی ڕووناچی خوشکمیان بان کرد گوتیان دەبی بچی خەبەر بدەیت تەلەفۆن بکەی ئەوانە دەبی بێن نییە لە دەرێ بژیرن ڕەمی دەکرێن داخۆچیان لێ دەکرێت دەبی بێن خۆیان تەسلیمکەن بێنەێرە ئەوانش نەما لە خزمەکانمان خۆیان شاردبووە خزمەکانیش مووقفیان ناخۆش بوو بەڕاستی ئەنی خزمەکانمان زۆر بەکەلێکمان هاتن بەس مووقفیان زۆر ناخۆش بوو چ لەوانە بکەن من یەک لەوانە مامم بەسجیدا کەمەلا سزم بووین ئەمری خوای کردوکە هیچیشی نەبوو کە ئەمە جیران ئیتر سرت نێشێنم وەڵا خزمەکانیش کە تەلەفۆنەکە دەکرێت
تبكن بنا إلى زيدرين أو كوبا شاوها بن أو تاري تكجيل هنا نقول له لدريبن يتر داش شمهات هوي تسليم بر هذا خش كم دجرتوا دري كده هات وأنا بيان قلت مور دائري أمن كده سنة أو دائري أمن إما يتمزار سوين قلت له حرسك قلت عربي جبو هدي قلت يكش عربي يجبر قلت ديان قلت له هاتي إيرا بروخود بشارو كانت له تهينايتي إيرا قلت زور إنسان بن لقرمان برو أما درين أبا نما عنديتينا أنقوش خوتان بزركن قلت كسيلين أبو إيوارا دوام نامين يتول بوا قلت داكم قلت بابا وتلفون نملو كرايا من التلفون كرايا من داروا لين درينا من تبكى من دري تزيمني بس ما تشين دري قلت دي سان قلت يعني برو بزقاف برو نازم قلت إلى زين أبو دايا قلت ناتانم أو هلا دوم ناردرا والله قلت تر تلفون ينكرت قلت دم قرا وستان ليلة بنديوارة شي تلفون كرا قلت زابطة كان بيان قلتن أو سيريدن يرن بيان يرنا سزني شرطة دمو مغرب توا أبو دمو إشاوش توا أبو دايتمو دخوش كده شمها أو تأستا عموما جيران بزان له ورس قلت اشتا برات ما وكان نجيراون شهان هيك براك لدرونا ما هو إسا بيدرين بوت بس كم برايكم لو بيني كاكسر بس مهندس بو كاكسر بس أو كاتا تخرجي كردبو لإشغالي عسكر بو يعني حرمان نبو أيش بتسي ببتا بيش مرقة براستي وزعمان زور شرد بو زي شي إشغال بو لو بابم إذني ذاك قلت لي بهتا أخوان خواسة وز أشتر بو بروكن براي كان أقريشنا لي من دريبا زا أو كاتا وبزان كاتي سردمي تدريب كردنوش تيواي بو لكركوك مركز تدريب كان لكركوك بو أو لدريبو خوشكا دو خوشتيشن شويان كردبو أوانيش لدريبون خوشكا قولة كما مساجيان خوشكا سكشم سوزان خان أوانا لدريبون طبعا أزيتو أرتشي ما أو شش ما قيل سنزم بون همو سيبش زيادة طبعا همو لسلوانا بو براستي لا نارحتي ولا ترسور دلراوتشو همو لسلوانا بو بزرقة هاتو سوشمان هاتو سويان لبو سزنكو دابين كني بيداويستيكاني أي حاكم سردار اللي شو إيه بيش مرقبو أوانا تونوا يعني يتيتي توسروا وتشان برات بيش مرقبو لو بله يتيتي كده سسروا كاكسردا دروا زور داولا كاغوشياري دكا دبي ورا داري باكسا خوما رجي خينو أو زأتو برودز بو إشيب كنابي أو هايتني إستالا غوري بس أو ديارا داري دوسي زاريش بيم قد وتمزاري با خوما رجي خينوا أو برياري خود بدا زوە زارێ نازانی چی لێ نییە وتی پێشمەرگە پاشەکان هەمووی ڕۆیشت توەسەرێ ینی ئەو بزانە ئەوە سیخەی بەو کوڕێ کردیە بینتەوە بیباتە لای بەحرکە تەسلیمی کردیە کوڕەکە پێگوتینە بە ئەو ڕێ ئاسانە حراس لەسەر نییە بڵێن سەیتەرەکان ئەوە نیە زۆر بەقوت نینە هینایەتی بە سەیتەڕی شاوێست لەوێن دەرێت تەسلیمی کردێ لەوێ گوتی کە میلیان لۆدان با بۆ یەکسەر گیرا لەوێن دەرێت کاسەرداری زانیتی حارۆمەسەرە ئەو ها لۆیە پێی گوتیە وەرە جارێ مەڕۆ دۆزە خۆ بگرینەوە ئەو زەدەچینەوە ئیتر ئەو قسمەتەکەی ئەوها ئەمە ئیتر کاکسەردار خەبەری نییە کە عایلەکەی هەموو گیراوە نا زۆر درەنگەویش خەبەری بوو بە خۆ دەزانی هاتوچۆ کەم بوو پێشمەرگەکەتە ئێرە زۆر زۆر لە تەسبیراتی هەولێر لە ژوورێکا بوون هەمووتان لە تەسبیراتی هەولێر ئەو دائیم پیا لە ژوورە سێ هۆڵە هۆڵی گەورەیە چیتریکیا بوو غێریەوە زۆر گەورەش نەبوو هۆڵ بوون ئاعتیادی بوون بابم لەگەر برایەکەم لەگەڵ پیاوەکان بوون ئەمەش ئافرەتەکان هەم پێک ئەو جا تەسبیرات شتێکی زۆر سەیر غێریەوە ئافرەتی تری لێ بوو یان لێ بووە ئەمن ینی ئەوەندە خەممان گەورە بوو ئاگام لێ نییە بەڕاستی هیچی ئەوانە بەبیلی بەس خوشکەکانم خوشکە گچکەکانم چونکە مانگەک بوو لەوێ بوون ئەوان دەیانگۆ خەلچیان دەهینا لە ئەمن ڕادەیان هینا و ڕیان نەدەگرتن ڕەوانیان دەکردن بەس دەرێ یەک شت هەبوو کەس حتى لە سەماوەی کەس حکایەتی خۆی نەدەجێڕاوە هەموو دەترسین لەو زروفەی کەس متمانەی نەبوو خۆی متمانە نەبوو هەتا یعنی برێن ئەوان خوشکەکان درێن خەرکمان لەگەر بوو هەر بزر بوون نەمان دیتنەوە لە سەماوەش نەمان دیتنەوە ئیتر ئەوە تەسفیراتیش عادەتی خۆی ئەو هایە تەسفیراتی شورتەی تەوقیفە جێی تەوقیفەکانە هەرچی مادە و نامادەکەی هەمووی دەهینتە ژۆری لەوێدا دەرێ لە بۆت ئەو ینی باشتر وە بوو تێکەری کەس نەبی خۆشتان قەرەباڵغ بوون ماشاءڵڵا ئەمە قەرەباڵغ بوون ئەدانی دەنیشتن بێدەنگ بووین هەمومان بێدەنگ بووین بخوای ئەمە ینی بڵێن
عائلەتی بوون هەموو خەریکی خوێندن و خوێندەواری وستی خۆمان بووین هەر حەقمان بە مەوزوعانەدانە بوو ڕاستی بەس ئەوەندەیە بە کوردایەتی خۆمان زۆر شانازی دەکەین کوردایەتیمان لە قیمەی بوو هەموو کاتێکی باسی ئەو خوشکوبرا ئەوانت کردەوەی کە لەگەڵ بابەت گیران تاوەی ناوەندی بوون ئێوە مامۆستا بوون ئەمە مامۆستا بووین ینی تەمەنی جەنابەت چەند بوو لەو کاتە لەو کاتە تەستەعیم ببووم هەر لەوانەیە 23-24 ساڵێک بوومەوە خوشتی گەورەش نەبووینە لە بۆ گەورەترتان گیرا بوو بەرە لە خۆم گەورەتر گیرا بوو مامۆستا ڕووناکەوی دەرێ مامۆستای کیمیایە وەسایقەکانی شمدا ئەوانی تریش لە خواردتون ئەوانی تکەش بەلە پرشەنگ و ڤیان ئەوەی مەعەلیمەی ئیبتیدایی بوو سەرەتایوانیش مەعهەدی مەرکەزیان تەواو کرد بوو ئەوانیش لە خوارە من بوون یعنی ئەوە چەندتان مامۆستان ئێستا پێ خوشکم ئەوەیە کاتب عەدلە ئەوەی قانونی تەواو کردێ ئەو هەم مامۆستا ماشەڵڵا مەدانە چاو بەشەکانی خۆمان کردێ و بابیشت مامۆستا بوو بابیشم مامۆستا بوو هەمنێک باسی بابت بکەین ئەو مەسەلە چییە مامۆستای سەددان بووە ئەوە گەنوەر باسی کردوە بزانم بابم بەناوی مامۆستا عەبدولکەریم عەبدولقادر کە تازەش باسم کرد زێت بەجێ تەمان خەڵکی گوندی کۆزەپانکەیە بابم کۆزەپانکە گوندەکە بە دەوروبەری هەولێرە لە لای قەراج و کەندێناوەیە ینی برێن دەشتی کەندێناوە بابم لە سەرەتای ژیانی گەنجێتی زۆر هەوڵی خوێندن و خوێندەواریدایە گەڕایە لە هەموو شار و چارچوەکانی کوردستان گەڕایە لە کۆی لەسەر دەستی مەلای گەورە لە شەقلاوە ئیتر توانیتی مەلایەتی تەواو هەر خۆی نەبووە خارۆزایەتشی لە دەربووە ئەویش مەلا ساڵح ئەمری خوای کردگەر دوچیان خۆیان لێ خۆش بیا ئیتر کاتێک کە دەگەنە شەقلاوە دیارە ئەوانە حەدەچیان خوێندیە سیقەیان بە حالی خۆیان هەبووە زۆر لەوێ جێبز دەبن کە ئەوانەی مەلایەتی تەواو دەکەن و با بڵێن حازرن لۆ ئیمتیحانەش ئیمتیحانێک هەیە بیدەن شەهادەی وەرگرن وەڵا ئەوانیش هەوڵ دەدەن دەچن ئەو ئیمتیحانەی دەکەن لۆ هەوچی گۆتەنێ سوتفای بابم یەکەم دەبی لەسەر لەو ئیمتیحانەی زۆر هەوڵی ساڵی چەند بۆ نازانم ئەوە خۆی دەبی ساڵی چەند بزانە دوای لەخۆی چونە مسریان دوای شەڕی جیهانی دووەم بووە یعنی ئەوەی بگرینەوە لە 46 بەڵێ ئەوانە ئەو ساڵانە بووە ئیترکە یەکەم دەبی و دەرەزەی دەهینی هەردووچیان ناجح بوون هەردووچیان مامۆستا مەلا ساڵحیش زۆر زیرەک بووە هەردووچیان دەرەزەیان باش دەبی گوێبیستی چ دەبن دەبینن ئەوانەی برێن ناجح دەبن و ئەو شەهادەیە دێنن ئەوانە درێژە بە خوێندنیان دەدەن لەکوێ لە وڵاتی مسر کوێ ببینەوە چ دەربازەی بینەوە دیارە ئەلائەدین سەجادی لەو کاتە لەگەڵ تۆفیق وهەبی ئەوانە ڕێپیشاندەری ئەو گەنجانە بوونە کەوانی ویستیتان بخوێن و بچنە دەرێ من فرسەت بووە ئەو نبوغی ئەو نەوە گەنجانە ئەو کورد بن و بچنە وڵاتە چی ئەوها بخوێنن گارە زۆر یارمەتیاندانە پشگیریان لێکردینە گارە ڕێگەی ئەزهەریان پیشاندانە ئەوانیش درێغی ناکەن و زۆر بەسیقەوە بەرەو وڵاتی مسر بەڕێ دەکەوێن ئەوەی لێرە برێن زەی ئەوەیە لە مسر دەستنیشانی پیاوێک دەکەن کە ئەوە ئەو خوێندکارانی لە کوردستان ڕادەچن گەرە سەردانی ئەو دەکەن و هەم تەزیلیان دەکات لۆ جامیعە هەم جێورشیان لۆ دابین دەکا بەڵێ ناوی ئەو پیاوە کورد بووە یەک دقە ناوی شێخ عومەر وەزدی بووە شێخی ڕەواقی کوردان بووە ئەو پیاوە عومەر وەزدی بەڵێ لە ئەزهەریش ڕواق الئەکرادی بەڕێوە بردووە لە جامی ئەزهەر ڕواق الئەکراتە بوو ئەوە بەخۆی بەڕێوە لەوان لەوە بزانم بە خەرچی ئەگەستەبوونە بم خەرچی دقە زانیاریەکانم دەچی خەلکی زیاتر خەلکی ڕۆژ ئاوا بوونە باکوور و ڕۆژ ئاوایان زۆر تێدا بوو ئەوانی لەوێ بوونە ئیشیان کردیا چەند من ئێستا ئەوم بۆ گرنگە چەند ساڵ لەوێ خوێنی و دوایی لەکوێ بۆ بە مامۆستا کە گەڕاوەتەوە لە وڵاتی مسر هەر ئەوە نەبووە معنی برێن ئەلفوبەیەکەی لەبەر بکە ئەو بکە لۆ خۆی ئینسانەکی
کاوە بووە زۆر بەدووی قەزی کوردی ئەو شتان دەبی دەگەڕێ لە حەلقەی ئەو کۆبوونەوەی کوردەکان و ئەو شتان دەگەڕێ دەبینتەوە دیارە کە کوردەکان لە چێدا کۆبوونەوە دەکەن زۆر باسی کوردانی باکوور و ڕۆژ ئاوا دەکا ئەوانە لە چێن دەرێ ئەوەنە کۆ دەبنەوە محەممەد ئەونی هەبووە کە مستەشار بۆ لە بیلاتی مەلک فاڕوقی ئەوە مالی خۆی لە ماری خۆی ئەو کۆبوونەوانیان کرد ئەو ناقەشانیان کردیانی هەتا هاتیە هەر وەچی گوتنی سۆزی کورداتی زیاتر بۆ لە لایوی پەرەی چەندیە ئیتر هەبووە لەو کاتیش مراقبەی کردێ کە ئەوە دەچێتە ئەو ماڵەی و باسی کوردایە تێشتیوە زمانی لێ دەدەن و لە مسر دەگیرێ ئەو یەکەم گرتنیتی 6 مانگ دەگیرێن لە مسر خارۆزایەکەشی لەگەر هەردووچیان دەگیرێن دوای بەربوون وشتیوە دێتەوە سەردانی خزمان لە کوردستان و بگەڕێتەوە و کە بەربوو لە سزن و بێخەبەر دەبن زۆر وەزعی ئێرەشیان ناخۆش دەبی وێش ناخۆش دەبی ئیتر کە دەگەڕێتەوە لە سووریا بە کتار دێنەوە ئەوانە لە لوبنان و سووریا بە فرسەت دەزانن لا دەدەنە لای شخصیاتە کوردیەکان یەک لەوانە میر بەدرخان بە لا دەداتە لایوی تەوان بۆ وەرگرتنی نەسائح لەسەر کوردایەتی و نیشتیمان پەروەری ئەوە زۆر تەسیری لێکردەوە دوای ئەوە دەچێتە خۆی ئەم شتانی بۆ ئێوە گەڕاتەوە بڵێ زۆر سەردی چیرۆکی ئێوەران کەنانمان دەخۆر کاتی چاکەی ئەو حکایەتی مصری دەجێڕا و حکایەتی کوردایەتی خۆی و ئەو ئەخباری دنیای ینی زۆر مەرەقی بوو زۆر خاستن هەمووی بەدوی کێشەی کووردا بوو زۆر یعنی سەری لێ شێوا بوو لەسەر مۆزەوی کورد بەو شێوە بوو دیارە لە لای کەمیر بەدرخان کە دەچێتەوێ دەستنیشانی پیاوێک دەکات لە بۆیان ناوی یوسف مەلەک بووە ئەو پیاوەش دەرێ کابرایەکی کریستانی عێراقی بووە مەسیحی بووە بەس بۆ کورتپەروەر بووە نیشتمان پەروەر بووە ینی فێر مواتەنەوە ئەو شتانیان کرێت لە کنەیلایەندایە و قسەی خۆشیانی لۆ کردی و ئەو باس و خواسانەی کردی ئینجا دیارە بەردەوام بوونە لە سەفەرەکەیان هەتا دەچنە چێن دەرێ ئەزارە بە حەلە بدادێنەوە لەوێ جەلادەت بەدرخان شاعیری ناوداری کورد قەدریجان هەتا جەمەنانیشیان لەگە قەدریجانی خواردیە ئینجا کاتەشی خۆش دەبن سەر و یعنی قەناعەتەشی خۆش دەین کە دوای ئەو سزن و ناخۆشەی دیتیان هاتنەوە ئەو دیتیان کە ینی وەچی گوتنی دنیا لسە بخێر ئەو هەیان دیت و ئیتر دەگەڕێنەوە بەرەو مووسڵ بە قیتاری دیارە لە بۆ مووسڵ گەڕانەوە بۆ کوردستان پاشەوە بۆ کوردستان ئەوە کاتی تەلەباتی بوو ئەو خاڵە ڕەشەی فەقیرە یعنی ئەو گرتنە ئەوە جارش کرد لە سەفەرە چیتکە دیارە بە تەنیا دەبی کە لە ناو قیتارەکە کابراایکی لێ هەردەکە خەڵکی باکوورە لەگەڵ ئەو کابرا باسی کوردایەتی لەخەشە خۆی کتێبی پێ بۆ دایم لە سەفەرەکانی کتێبی خوێندیتەوە کتێبی پێدەبی دەڵێ هەر ئەوەندا قیتارەکە ڕێگرتە لێک لە محەتەکان یەکسەر هاتیە دەست بە سەریان کردیان داوایان لێ دەکان دەڵێ پێویستم بە ئەوەیە سەر ئاوشتی وایە جارێت چناکە دیارە کتێبەکە بچکە بووە لە جرفانی داناچێت چناکە دەچێت ئەو کتێبەی دەدڕێنی لە ئەو دەستەکە ئەنی جوانیش نێ باز دەکەم کتێبەکەی لە کۆر خۆی دەکات ئەو کاتیش وەبزەم 3 مانگ دەگیرێ لەسەر ئەوەی زمانی بە تهمەتی شوعیەت بووە کە لە مسریش گیرانە بە تهمەتی شوعیەت لەوین دەرێژ بە شوعیەت ئیتر وەش نەبووە شوعی نەبووە ئەوە بەس ڕەنگە چەپ بوو بێ نەخێر کوردایەتی بووە هەموو مەسەلەکە کوردایەتی بووە ئەوە بۆ یعنی ئەوان هەرەندەی لێ تێگەیشتین ئەو کاتی دیارە شوعیەکان گیرای نەبزانێت چی بوو ئیتر سرد نێشێن هەتا ئەو کاتەی خوێندنی تەواو دەکات دەگەڕێتەوە بە یەکجارێک تەبەن کە گەڕایەوە پێویستی بە تەعیین بوونە کە ئەو ڕاک تەقدیم دەکەوشتیوە ئەوانە ئەو ئەخوبانە جیرانەکان لە ناو مەلەفیدانە چی لێ دەکەن لە کوردستان تەعیین نابی دەنێردێت لە تکریت یەکەم تەعیینی دامەزراندنی باوکم لە تکریت دەبی تەبەن دەکاتە ساڵەکانی 53 بەڵێ لە 53 شتیوا دەبی لە چی لە سانەویی تکریت بخۆی باسی دەکرد دەیگوت قەومەکی ئەوەندە نامڕەتە بوو ناڕێک و پێک و بێسەروبەر بوونە ئاگان لە دنیا نەبووە ئیتر زۆر نسحەتیان دەکا پێیان دەرە هەموو خاکەتان هەیە ینی حەقت لە دڵی نەبوو ئەوە نەبوو برێ ئەوە عەرەبە ئەوە نەبوو نیشتمان پەروەر بوو ئینسان بوو ئینسان دەخۆ پێیان دەڕێن پیشان لە دەرێ بڕۆن ئەو خاکەی بچینن خۆتان کشت و کاڵ و ئاودێری بکەن ئێوە گەنجن ئەوهانەوە لە خوێندنیش ئەوە هەر زۆر علمەکی نوێ و تەڕی پێ بووە و هەر بەخشیتی
ئیتر ئەوە دەمینێتەوە لەوێ طبعاً ڕۆژێک ڕۆژان ئێمە دەفتەری ناوەکانی قوتابێک دیتەوە ئەمە منداڵەکان هەندێک شەیتان بووینانی ئەو باسانەی لۆمان دەکرد ئەمەش حەزمان لێ بوو لە دوێ ئەو باسانە بڕێ ئەوەی هەر لا مابوو ناوەکان یان تا دەستخەتەکەم پێە ناوی ئەوەکانی لەگەڵی لە سزنی سەماوە بوون هەر بەخۆی نووسیتی ناوەکانی وان زۆر حەزی لە یادگاری تەزیلکردن بوو ئەیتر ناوی سەددامانیتەوە بابە لەوەی تەلەبەکان بە گوتی ئەرێ وەڵا گوتی ئەو نامبارەک تەلەبەی من بووە یعنی بەبیری هاتەوە ئەویش گوتی مندارەچی هات بوو گوتی چ نەبوو گوتی هەر لە مەکتەبێ نەبوو دەڕۆیشتە دەرێ لە مەکتەبێ دیارە سەباح میرزا بۆ چێ بۆ گوتی دەهاتنە دووی گوتی دایان برێتم بەرێ ئەویش با خوێندنێ نەبووە خەریکی ئالی خوێندن و بەڵێ دیار بوو سەر نێشن بزانە ئەو شتە سەیرەی لە کاتی من لە کولیەی بووم ئەمن لە بەشی عەرەبی بووم لە ئادابی سراحەدین کەم ساڵی کە جامعە هاتە هەولێر لێرە وەرگیرا امتحانی نەحومان کرد بوو نەحو قەواعیدی عەرەبیە نەحو بە ئەوەی ئیبن عەقیل و دەرسێکی گران بوو زۆر تەرە بە هەمووی لێی غاریان دەدا مامۆستایەکەمان عەرەب بوو تکریتیش بوو بەسم نەمدەزانی تکریتی هەتا ئەو کاتی کە امتحانەکەمان کردبوو ئەوراقەکانی تەسلیمی تەربەکان کردەوە من هەر نەدراوە ئەمیش هەر ئەوە بووم دەم بۆ دیارە ساقید بوومە دیارەت خۆشم دەمزانی باشم جواب دایتەوە وڵا گەیشتە ناوی من وەرەقەکەی دەرهینا گوتی ئەوە چێ پەیمان عەبدولکەریم عەبدولقادر وڵامیش دەستم بەرز کردەوەتم مامۆستا ئەمنم گوتی ئەتو بەخۆت سیبەوەیهی یان کچی سیبەوەی عالیمەکی لوغەیە یان کچی سیبەوەیهی لە دو هەر خۆی گەڕا گوتی ناناگوتی ئەمن تەوەقع دەکەم ئەتو کچی سیبەوەیهی بی تەسەور کە ئەوەندە شەیتان بووە کە ناوەکەی منی خوێندیتەوە یەکسەر گوتیتی ئەوە مامۆستان بووە پاشی چەند ساڵی پاشی سی ئەوەندە ساڵی ئەن لە 1970 باز دەکەم لە بۆ زەنابەت ئەوش لە 53 مامۆستایان بۆ لە تکریت گوتی بابیت و لە فلان ساڵی گوتی دەرسی بە مندا لە سانەویەی تکریت ئەو بوو یەکدیشیان دیتەوە تەکیدی کردەوە وتی بابت شکلی بە تو دەسوشتی یعنی قسەکانی هەمووی ئەوە بوو وتی زۆر متشە گوتی خۆمایە گوتی شاڵە دەیبینم بالفعل دیتەوە ئەو وەختی ئەو ڕۆژی بوو وتی سەید ڕئیسیش لەگەڵ ما بوو هەینێکە طبعا دەبای بری سەید ڕئیس ئەویش تەلەبە بوو لەگەڵ ما بەزیتر بابت یعنی لەبارەی سەدام هەر تەقیمەکەی ئەوەندە بوو هەڵسەنگاندنەکەی کە یعنی بەشێوەتی ئەوە بوو یعنی هەمویان دەیگوت ئاگیان لە ئەوەی نەبوو ڕێک پێچی نەبوو بەسەر و بەر نەبوون دەرێک دەگوت ئەمن نەسیحەتم دەکردن بۆ کوشت و کار و بۆ ئەوشتانە ئەوە بکەن ئەویش گوتی لە سەفێدا نەدەنیشت بەڕاستی ئازارێکی باسی کرد گوتی لە سەفێدا نەدەنیش برێم وڵا ئەوهان پێگوتی ئەوها علمم دایتێ گوتی سەفێدا نەدەنیشت ئەوە سرد نێشێن ئەوە دەبی پاشی ئەوەی نەقلی کفری دەکرێت لەسانەوی کفری لەسانەوی لە کفریش تەڕەن بەخود دەزانی لەوێ کوردایەتی ئەوە لەوێش هەر بەردەوام دەبی لەسەر گەیاندنی پەیامە ڕێک و پێکە تێخۆی و لەگەڵ خوێندکارەکانەوە خەڵکەکی زۆر باشی دەناسی هەتا بۆ دوایش خەڵک سەلامیان و دەناردوشتیوە ڕسمێک یەک لە وێنەکان لە سانەوی کفریە ڕسمەکەم دانایە ئیتر دوای ئەوە طبعاً هەر لەوێ پەیوەندی دەکات بە حرەکەی کوردی باوکم کە دەگاتە شێستەکان ئەوە لە دەست پێ دەکا تر بەخۆ دەزانی پارت بووە هەموو خەرکەکە بەناوی پارتی دەست پێ دەکا ئیش لەگەڵیان دەبی هەتا نەقلی هەولێر دەبیتەوە وەزم زۆر بە زەحمەت نەقلی هەولێریش دەکەن هەر لەبەر ئەو جیران و شتانە بڕک مشکلی لۆ دروست دەکەن ئیدر لەگەڵ برادرەی تەبدیل دەکا ئەنجە دەگەڕێتەوە دەتوانی بێتەوە هەولێر ئەو وەختی کە گیرە تەمەنی چەند بوو کە ئێوە ئاهایانتان گیرن ئەو وەختی کە ئێمە جیرین باوەستە لە هەشتا ئەویش بەخۆی ئەلاساس مەوالیدی 16 بی بەس تەمەن نابی ڕاستبی مەوالیدی 16 لە شێستەکان بووە حاصل سەروی 6 ساڵ بووە لەوانەیە ئەو تاگەنۆر بۆتی پیاوێکی پیر ئەو پیرانە نەبوو بەزە هەموو خەم و خەفەتە ڕزاندیەوە هێشتا مالۆت باسکەم چەند جار گیرە چەند جار دەهاتن لە مارێ دەیانگرت و دایان برسێ مانجان دەهێشتەوە لە ئەمنی لەو ئەمری بەلدەیە هەولێرە زۆر ئەمنەچی هەتا بڵێ پێشتر گیرا چەند جاری تر بەڵێ هەمومانیان پێکەوە دەگرت بەناوی گرتن یعنی خاصن وقتی حملەی ئەنفال هەر زۆر خراپ بوو ئەو نەزەمەی ئێرموکار ینی وابزانم لە بۆ بنەماڵەی مەداندا لە ڕۆناچی زۆر سیر بوو یعنی نەبوو ئیسراحەتیان جارێکیان هاتر ئەم تازە خوێندنم تاوا کردبوو دانە مەزرا بووم گوتیان ئەوە ئیشت چێ گوتم وڵا من تەواوم کردێت چاوەڕێت ئاین
والله دوانیان ئەمنیان هەر ششتەوە گوتیان بەتەمای حارتان ئەوها ئەت بەتەمای ڕۆژە نانی ئەو حکومەتەی بخۆی بەتەمای تا ئین ینی زۆر کەمیان دەکردینەوە بەڕاستی ینی لەسەر کوردایەتی سفکاتی نەما پێمان نەکرا هەمووی بەلایەک ڕشک و ئەسپەی سزنی سەماوەی بەلایەک ینی زۆرمان ئەزیێتی زۆر قەت بڕۆشمان نەبوو دێنەوە سەردنیا بڕوامان نەبوو هەتا زێرنگەکان بەربوون ئێستا دێنە سەر سژنی سەماوە بەڵام باتارە لە مەرحەلەی تەسفیراتی هەولێر چەند داوام نەکرد ئەفوو ئەوەی کە باوکم دەگەڕێتەوە هەولێر لە هەولێر ساڵی 61 پەیامی ئەوەی دەبی پارتی دەبی لە مەلعەبی هەولێر ئەو مەلعەبی ئیدارە محەلی چێ بخینتەوە تەقریبا بابم تەنزیمی بووە ئەو دەخینتەوە پەیامەکەی ئەو تەرسمەکەش هەیە کە لە پێش ئەو وەختەیە لەسەر ئەوە طبعاً ئەوەش هەر ئەوەیان دەکات دیارە ینی خەبەریان هەبووەکە ئەوەی ئەو خطابەی بخینتەوە بگیرێ و شتیوە دوای ئەوە لە 63 حرس قەومی دەبی لەسەر ئەو خطابەی دەیگرن ئەو کاتیش 3 مانجیت کە دەگیرێ لە مسەیەب ئەو کاتە ئەمن دەبم بابم لە سزنە بەڵێ ماوارێدەیە بەل لە سزنە ئەو وەختی 3 مانگ دەگیرێ لە وەختی حرس قەومی پێدەگۆترێ ئەو کاتە یعنی ئەو دوای ئەوە کە دەبێتە باڵوشتی لێ دەکەوێتەوە حزب کارە چیتکەشی پێدەستپێرن پێش ئەوەی یعنی برێن لە کۆتایی شێستەکانە دیارە ڕێخستنەکانی ئافرەتانی ئەو دەبتە بەرپرسی ڕێخستنەکانی ئافرەتان دایکم بە ڕەحمەت بێ هەموو زارێ دەیژڕا دەیگە کۆبنەوەکان نەمالی ئێمە دەکرا ئەو چاوقاوی حازر دەکرد لە بۆیان و بەبێ دەنجی کە داکەم لە پشتەوەی پەردەی بووە و لەگەڵیان نەبوو ئیتر لەگەڵی بووە یعنی بەڕاستی کوردایەتێکە هەر ئیباوکم نەبووی داچیشم بوو زۆر ئەویشماندی بوو هەم بە بەیویماندی بوو بە مندارەکان یعنی هەمووی ژیانی خۆی هەمووی لەو مادی بوون هەتا ئاخری کەتە ناوجێ پاشی ئەو برایم 20 سال لە ناوجێگا کەت ئەوزە 2011 ئەمریکای کرد یعنی زۆر نییە 2011 بەڵێ چەند مانەوە لە تەسفیراتی هەولێر لە تەسفیراتی هەولێر بزانە ئەو ڕۆژی ئەمە جیران ڕۆژی دووشەممە بوو جمعان موازەها هەبوو جمعی کەسوگارمان هەموو هات نەکردمان یعنی عازماتی قەوما لەو سزنەی سەر دیوارەکان هەمووی ئەو کلااو سوورانە بوون تەمە کلااو سوورەکان ئەمن بوون کە لەوێ دەبوون حەنس خاصم پێدەگۆترا بەڵێ سزی خاصە بوون شورتەی هەولێریش یعنی زۆر ئەوە چی تەزایوقیان پێکردبووین زۆر دیار بوو قسە کرا بوو لە دەرێ گۆتو بیان ئەوە لەبەر ماری مامۆستا عەبدولکەریمی ئەو بەزمە کرایە نەکو ئەوەی تەنزیم داخلی بێن هجوم کەنە سەر سزنی ئەو شتانە تەمەنەمەش بە دەردی گۆتێن کەس نەمابوو ئەو برایم فەقیرەی کەت بۆ ئێران ئەویش سزم بوو ئیتر کاتی ئەوەی نەبوو ئەو ئیشە بکرێ و هجوم بکرێتە سەر سزنی ئەو شتانە خوشکموان هاتنە سزنمان سەردانمان هەردایان بۆ دوعای بکەن و ئینشاڵڵا بەردەبنەوەوانە دیارە خوشکانت کەم مێردیان کرد هاتن بۆ سەردانتان بڵێ چ بکەنەوەوانە داهاتن ئەوان نەگیران نانەگیران هەر هیچی زەنجیشیان لەگەڵ نەکرا ماری خاڵم بوو ماری مامم بوو خزمی کەسی بابم بوون ماری ئامۆزایەکانی هاڕۆزایەکانی ینی خزمەکان پاشان دەهاتنە سەماوەی وردە وردەکەم وازە هەمان بووە ولا هەولێریش حتا ینی ئەل پێکرا هاتی تاکتاکە ینی درێغیان نەکرد لەگەڵمان ینی لێرەوە باسییان بکەم کەسیان درێغیان نەکرد ڕۆژی موازەهەی قەرەبا لەختری موازە هەدەبوو لە سەماوەی خاستن ئەوجا سەر نێشێنم ئەو کاتە شەوی جمعە لەسەر شەمەی بووە بزان هەر ئەوها بوو کە بەیانی دەڕۆیشتین شەمە دەڕۆیشتین لە هەولێر خزمێکمان دیارە خەبەری لۆ دەچێ مدیری شورتەی هەولێری ئەو تەسفیراتێکە ئەمە لێ بووین عەقید وریا بوو کوڕێکی زۆر باش بوو ئەوزا خوشکەکانم دەژێڕنەوە ئەو مانگەی کە بابم لێ بووە ئەوزە مەر تەلەبەی بابشم بوو زۆر لەوانە تەلەبەی بابم بوون زۆر ڕێزی بابمیان دەگەر هەردایان گوت بەس دەگریا کە دەهاتە بەرامبەر بابەی دەگو مامۆستا زەیتو نییە کاتو تێدای ئیتر ئەوە وەبزانم قسەکەی دزی بۆ ناردی بووی لە بۆ خزمان کە نوێن مشتمان بۆ بنێرن لە بۆ ئەمە دەڕۆین لێرە نامینین لە هەولێر نامینین جلک و نوێنمان لۆ بنێرن و زۆر ساردی شەڕێ نازان دەستنە شوێن دەرێ نادیار بوو مەسیری مە زۆر نادیار بوو هیتر هەر بۆ شەوە نوێن وشتیان هینا هەتا ئێستا باز دەکەن یعنی خەبەرتان نەبوو کە لە هەولێر ئەتان بن
ئەو وەختی گوتیان دەڕۆن لە هەولێری ئەنی ڕۆژی ئەخیری بوو بەخۆی 3 ڕۆژ 4 ڕۆژ لە هەولێر پێینەوتن بۆ چۆ نەخێر کەس پێ نەگوتی ناترسان ئەنفال بن مەسەلەن دەسەر و شوێن شتێ دەترساینەما هەرعری دەترسانە و نوگرە سلمان و هەر ئەوە بوون زنەوەمان لیان چوو بوو دەمان گوت بکەوینە ئەو دەشتەی چرەکەی ئیتر سرت نێشێن شەممە ساری تەسویرات حاضر بوو ئەمە بەڕێکەتین طبعاً سزنیت کەشە بوو محکومین لە بۆ بەغدای بەڕێدەکەتن هەمووی بە کەرکوچێدا یەکەم جار چوینە تەسویراتی کەرکووک تەسویراتی سزنی خەنسای پێدەگوترا ئیژنان ئێمەیان بردە سزنی ژنان با مبرایەکەشم چوونە ئەوەی دانویست براکەم جیاکەنەوە شتیوا لەگەر ئەو کوڕەگەنجەکانە نەمان هێژ ئەمە لەگەڵ بابم کردمانە گریان و شتیوا ئیتر لەگەڵ بابم ماوەش گسکە بوو سێم تەوەستەی بوو ئەنی تەمەنەی زۆر مندار بوو لە بەرخیندنی ئاگای لە هیچیت کە نەبوو ئەیتر لە سزنی خەنسا لە کەرکووک ماوەمانزانی هەر برێن یەکسەر بەڕێ دەکەوینەوە گوتیانەمە عائیلە هەیە لە سلێمانی ڕۆزم مراقیبەک هەبوو مراقیبەکەوەی بوو ئەنگۆ چاوڕێ و ئائیلەی دەکەن ئەو ئایلێنێن ئەنگۆ ناڕوون لێرە ئەو ئائیلێش لەچێ دێن لە ئەمنی سلێمانی ڕادێن جە لەو سزنەی کەرکووک چی هەبوو کۆمەڵک وڵڵی لەوانەیە برێن 25 ژنی پیر ڕزا بوونەوە ژنەکان بۆ شێوە بوون داگوڕۆڵە ئەگەر دەزانی ئێمە لە چێدی هەمووی لە زن و برا هاتبوونەوە هەر خۆیان مابوون نازم پاش ماوەی ئەنفال بوون کەس قسەی نەدەکرد بەس ئەوەندە بوو یعنی دەیانگوت ئێمە گیرا بووین و هاتینەوە ئەوانیان تەسویر دەکردەوە لە بۆ سلێمانی هەولێری نەبوون خەڵکی سلێمانی بوون یعنی دیاردەی زۆر سێر هەبوو پاشماوەی ئەنفال مەسەن لەوانەیە ڕزگار بوونە یعنی پێت نارێم کەس سڕی خۆی لۆ کەس باس نەکرد ئیتر بەمەیان گۆ عائیلەکەنە لە سلێمانی دێن ئەنگۆ لە دەروانەوە وەڵا دەی چاوەڕمان کرد زەم دوو شەوماینەوە لە سزنی مەیسەلون بوو مەیسەلون ناوی سزنەکەی کەرکووک بەس یعنی مەساتی سزنی کەرکووک ینی نازم یەکەکە لە مەساتەکان کە قەت ناگۆتێ لەبەر پیسی لەبەر بێوەزئی ئەو زنە غەریبانەش لەوێ هەمووی نوێنەچی پیس ینی زۆر شتەچی ناخۆش و بێسەر و بەر بوو ئیتر کە دەرگا کراوە وتمەوەڵی ئەو ژنانە کوردن لو دوو بەیانی وابزانم ئەوان دەیش نەزێ وتمان ئەو ژنانە کوردن دوو ژن بوون دوو منداڵیشیان پێ بوو ئیتر کە هاتنە ژوورێ لەکوێ دانیشن قسەی وایان کرد خەنی بوون یەکسەر قسەما کرد لێرە دانیشن وەچی مەشتیوە ئەوانیش معلوماتیان هەبوو کە عائیلەت لە سزنی کەرکووک چاوەڕێیان دەکات ئەو دوو ژنە چێ بوون بە عەقڵی خۆت یەکیان خوشکی حمەی قەمبوور ئەو بەتەلەی کە چەند ڕۆژە باز دەکرێت ئەوەی تریش ئەو دراوسەیان بوو کە هۆی وانەوە مالەکەی ڕووخاڵ ناوی خوشتی حمەی قەبوور ناوی نەرمین بوو مامۆستا نەرمین مامۆستا بوو چونکە ئەوەی تریش ناوی نوخشە بوو ئەو زە لەگەڵ پیاوەکانیان بردووە سزنی پیاوەکان ئەوانە یەکی دوو منداڵیان هەبوو بەس ئەو کاتە ئەوبزانم مندارەکانیان نەمارێ نابی لەبەر داوەت و داوەتکاری داوەتیان هەبووە چونکە کفتیان لێنالەوە برایە نەرمی خان ئەیتر نەرمین یەکەچی لەگەڵ بوو مندارەك نوخشەش یەکەچی لەگەڵ و دوو مندارەکەی دیان ئازاد بوون ئەوان نەژیران ئیتر شەو تێپەڕی لۆ بەیانی دیسانە سواری سیارەی تەسویرات کراینەوە بزارە بەرەو بەغدا ڕۆیشتین لە بەغدا دابەزەندرا بەس نەرمین زۆر زیرەک بوو کچەکی زیرەک بوو هەر هەولی دەدا لەگەڵ شورتەکان دەیگوت قسەیان لەگەڵکەین بەرکو کەس نازانێت ئەوەن لە ئەمن ڕاهات بوون دوو مانگونی بوو بزر ببوون کەس ئەخباریانی نەبوو ئەمە هێشتان باشتر بوون ئەمە هەفتەک بووجێ نەمان دەزانی ینی ئەو هەولەی نەرمینی لۆ چیە چونکە بزر بوون هیچ ئەخباریان نەبوو برایەکەشی ڕەمی کرابوو ژنا بوو زۆر بە سەیری گیرا بوو لە گونیە کرابوو زێتەشی زۆریاندا بوون تر بنە پەیمانخان حەزەکەی ئەمە هەڵەگرین بۆ ئەڵقەیدات و باسی بەغدا و دوای ئەو نازانم دوایەوەتان لەم بۆچوە وازم بسەماوەیە بەس ئێستا لە ئەڵقەیدات و باسی ئەو دوو شوێناکەن کاتێک خۆش بۆ هەم لایەک تا ئەڵقەیدات و